کرکوی که وینه که مزن یه فرمانده شهید زیاد حلب دو جالیه جوان کرد و هاتو بودانین لشوا رابوری او وینه جالیه هنه کسان و هاتیه را کرن هر اف دیمنا بو که هاتو بو او وینه بو که هاتو بودانین جالیه چند جوانین کرکوی که و دو شب هنه که هاتنه که او را کرنه وینه فرمانده زیاد حلبه فرمانده که آسایشا نافخه یا لطاخا اشرفیه و شیخ مقصودی بود که دوی ایرشا بو سروان هر دو تاخان دا جالیه چکداران و چکدارین سرب رژیم ارتش عربی سوری و این سرب ترکیه و انجام قهرمانی و برخودان که زیده اوجی شهید بو هر بور ریزگرتین جوان کرکو که دیمنه کهوی دالقاندمون لکرکو که لی شبا رابهوری هنه کسان یعنی هنه کسان دیاره هنه کسی نحس گندش به کرده هاتنه او دیمن را کرنه بوفه مجاره هر دی محمد لکرکوی که دی لگل ما به هر دی دیار بویه که چی کس بوینه که او دیمن را کرنه بو چه او قاس عادز بوینه که وان جه دیمن شهیده که کرده ها بویه سلاوتان لێبێ من دروست لە شەقامی بازنەی کەرکووکم لەو شوێنەی کە شەوی ڕابردوو لێرە وێنەیەکی شەهید زیاد حەلەب لەلایەن هەندێک گەنجی کوردەوە خۆبەخشانە هەڵواسترا و هەر خۆیان سەرقاڵی دانانی بوون و دانانی وێنەکە ینی ئەتوانە بڵێم دوو کاردانەوەی بەدوا دەهات کاردانەوەیشی ئەوە بوو کە لەلایەن ینی ئەتوان بڵێم سۆشیال میدیا و ینی خەڵکی کوردەوە پێشوازیەکی گەورەی لێکرا ئەوەی دەبیننەوە پارچەی وێنەکە یەکەلا دراوە لە کاردانەوەیکی دیکەی لە ینی لایەنە غەیرە کوردیەکان زۆر پێی قەڵز بوون زۆر پێی ئیزعاج بوون بڵاویان کردەوە بەوەی کەەوە ینی وا باسییانە کرد کامە کەسێکە کە پەیوەندی بە کەرکووک و پەیوەندی بە عێراقەوە نییە نابێ ئەمێنێ لێرە هەڵبواسرێ بۆیە هەر شەوی ڕابردوو وێنەکە لێرە لێکرایەوە وەلادرا دیارە ینی تا ئێستا نازان لێ بەڕاستی ئەوەی کە لای بردووە هێزی ئەمنیە یان ئەوەی کە لای بردووە خەڵکی دیکەی ئاسایی غەیرە کوردە کە لایەن بردووە کە پێی قەڵز بوونە و لایەنداوە بەڵام ئەوەی کە من مەبەستمە ئاماژەی پێ بکەم ینی حاڵەتێکەیە لە کەرکووک هاوسۆزیەکی زۆر هەیە بۆ ڕووداوەکانی حەلەب بۆ ئەو هێرشانەی کە دەکرێتە سەر ڕۆژاوای کوردستان بۆ ئەو ڕووداوانەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕوودەدەن چونکی خەڵکی کەرکووک خۆی لە دۆخێکە ئاژین هەست بە ئازارەکەکەن وەگەوەی کەوا ینی خەڵک لەوێ هەستی پێکات وەگەوەی کەوا خەڵک لەنێو ئازارەکەی ئاژین بۆیە لەگەڵ هەر حاڵەتێکی لەو جۆرە وەگەوەی کە لە شەڕی حەلەب ڕوویدا وەگەوەی کە پێشتر هێرش کرایە سەر کۆبانی سەر ینی ئەفرین لێرە خەڵک وەگەوەی کەوا ینی ئازارەکە دێتە نێو جەرگی خۆیەوە هەستی پێکات بۆیە وێنە هەڵدەواسترێت لە سۆشیال میدیا وێنەکان بڵاو دەکرێنەوە و خەڵک ئەتوان بڵێ پیا هەڵدانیان هەیە بۆ ئەو قارەمان و ئەو ئەفسانانەی کەوا لەوێ دەبنە ڕەمز و دەبنە سمبول بۆ ببوون منە بۆ شەڕەکەی وەگەوەی کەوا لە حەلەب ڕوویدا کەسێکی وەکو فەرماندە زیاد ینی خۆشەویستێکی زۆری هەبوو لە نێو خەڵکی کەرکووکدا بەڵام لە بەرامبەردا ینی هەندێک لایەنی دژە کورد ینی ڕێک دژایەتی ئەوە دەکەن دژایەتی ئەو خواستەی خەڵکی کورد دەکەن و پێیان وایە ینی بیانۆکە ئەوەیە گوایە ئەمە ینی پەیوەندی بە کەرکووکەوە نییە پەیوەندی بە عێراقەوە نییە ئەم شارە شارێکی عێراقیەوە نابێ ئەم جۆرە هاوسۆزیە بۆ ینی خەڵکی پارچەکانی دیکەی کوردستان هەبێت کەچی لە بەرامبەردا ینی ئەوەی کەوا بەڕاستی بەدی دەکرێت لە کەرکووک ینی سە بۆن منە وێنەی فەرماندە زیاد لادرا تا ئێستا هیچ ینی بەیانەیەکی فەرمی لەسەر ئەمە بڵاو نەکراتەوە هێزی ئەمنی هەڵوێستێکی نییە کە نازان لە یاخۆ هێزی ئەمنی خۆی ئەمەی لابردو یاخۆ خەڵکی دیکە لایان بردووە چونکە ئێستا بەراڕەچوونی بۆ نەکراوە بەڵام لە بەرامبەردا دەیان وێنەی ینی سەرکردەکانی بۆ نمونە ینی وێنەی قاسم سلێمانی وێنەی حەسەن نەسڕوڵڵا لە کەرکووک لە زۆربەی شەقامەکان بەدی دەکرێت و بە ئاشکرا هەڵدەواسترێەوە شانازی پێوە دەکەن و ئاڵای تورکیا ینی هەڵدەکرێت ئاڵای ئێران هەڵدەکرێت کەچی ینی ئەم حاڵەتە زۆر ئاساییە و پێیان وایە ئەمە کاریگەری لەسەر پێکەوەژیان ناکات بەڵام ئەگەر بێت و وێنەی بۆ منە سەرکردەیەکی کورد لە پارچەکانی دیکە ئەگە هەڵبواسترێ کاریگەری لەسەر پێکەوەژیان لەگەڵ پێکاتەکانی دیکە دەکات بۆیە توانم بڵێم ینی لابردنی وێنەکە ناڕزایی زۆری خەڵکی کوردی دەکەوتەوە لە بەرامبەردا ینی خەڵکی کورد ینی من دەبینیم کەمێک لەمەوە بە لە سۆشیال میدیا ئەمە زۆر بڵاو بوو کە پێیان وایە ئەگەر وێنەکەش دابردێ بەڵام ناتوانن ئەو هاوسۆزیەی ینی کوردانی کەرکووک لا بدەن یاخۆت کاڵی بکەنەوە کە بۆ پارچەکانی دیکە هەیەە بۆ فەرماندە زیاد و بۆ شەهیدەکانی دیکەی ڕۆژاو ڕۆژهەڵات هەیەە گەلێک سپاس بکەم هەردی محەممەد نوچەگیان و داو لە کەرکووکێ لەگەڵ ما بوو